بەڕاستی عوسمان کەیمنەیی پادشای سیاچەمانەیە. هیچ شتێک لە دەستی دەرنەچۆ لە ئەو بناغانی کە گۆرانی لەسەر وترێت. خۆم لە دەمی مامۆستا شەجەریانەوە بیستم ئەو یەکێکە لەو دەنگە توانیم وێندەنگیشی ئاڵتونی هەیەم پیاوە. هاتن بە دوامە بۆ سەیران بۆ خەتەنە سووران بۆ زەماون ئەوە 25 شەو ڕۆژ گۆرانیمان وت. کۆمەڵە شتی زۆر زین و کردێت و لەوانەیە ئێستا ئەو نەبووە بفەوتایە. لە ناو ئەو هەموو خۆشەویستی خەڵکە بەڕاستی قەنەعەتمان بەوە ناکرد مەسەلەن کەسێک هەبێ کە ڕقی لە باوکم لێ دەستی حەسووت. بەڵام بەداخەوە دەرمان خوارد کرا و بۆ هەمیشەیی گۆرانیەکانی وەکو جاران نەیتوانی بێڵێت. من ناوم عوسمان هەورامی لە دەی کەیمنە ساڵی 1936 لە دایک بووم لەوێ. ئێمە وەکو کۆچەری وابوون ماڵی باوام لە نارنجڵە بوو حیوانمان بوو هاتینە نارنجڵە منیش گۆرانی مەود ڕەفێقەکانمەیان وت بەخوا کا عوسمان دەنگی خۆشە لە هەموومان. کەلیمەیەکیشم نەزانیە ئەجا وەکوین هەر بەزمەکە مەود بێ کەلیمە هەموو بەزمەکان مەوت یعنی لە شایە گوێمەگرت و لە دەرەوە لە سەیرانە گوێمەگرت و بۆ کوڕ و بۆ ڕەفێقانی تر کەلیمەکانم وەرەگەت و فردەوت. تقریبا لە تەمەنی 5 ساڵیە بەشداری شایەکانی کردووە کە ئەو گۆرانی بێژانە بانگیان کردووە کە ئەمیش گۆرانی لەگەڵ هاوتون زۆر سەرسام بوون بە دەنگی کە ئەوانیشتر چۆنەڵی تەرجیحیان کردووە کە وردە گۆرانی بڵێ. ئەوڵی من خۆم گۆرانیم نەبوو کەلیمات هیچم نەبوو لە گۆرانی بێژەکانی قەدیم وەرمەگەر کە لە شایە و لە دەرەوە گۆرانی بێژ بوو گۆرانی بێژە قەدیمەکان لەوانە لە سیاو چەمانە و لە بەزمی وردو لە چەپڵە و لە ماباقی بەزمەکان فێری بەزمەکان بووم. بەڵام کە بووم بە وەختێک کە هاتن بە دوامە بۆ شایی کەلیماتی خۆشم بوو. نەگەشتوتە 20 ساڵ بەگزادەکان ئیتر ناوبانگیان بیستو ئەو سەردەمە بانگێنشیان کردووە بۆم لا ئەولا بۆ شایی بۆ دانیشتنەکان لە هەموو زۆربەی شایەکان تر لە تەمەنی 20 ساڵیەوە بەشداری کردو وردە با بڵێن لە هەورامانیش دەرچوە ناوبانگەکەی هاتووەتە هەڵەبجە و شارە زوور و ئەمانە ینی پێم وایە بێ لەو سەردەمای ئەوەی کە زۆر ناوبانگی بوو بێ هەر عوسمان کەیمنەیی بووە لەو ناوچەیە. کە دەنگی منی بەڵاو بووە باوەڕ بفەرمە ئێتر دنیایدا کرد هەموو کەسات بە دوامایان لە خایە لە وڵاتەکانەوە لە هەورامانەوە لە شارە زوورەوە سیۆرە خۆم لە شارە زوور 500 شایم کردووە. بەپێی ئەوەی کە لە شوێنێکا بووە هەڵکەوتێکی جوگرافی جوانیە بووە سروشتێکی زۆر فرێش و سروشتێکی زۆر پارە و پاکوتەمیزیە بووە. ئەو دەنگەی کە بەپێی هەڵکەوتەی ئەو شوێنە دروست بووە دەنگێکی ساف و پیچێک یا با بڵێن چینێک پیچ با بڵێن چینی دەنگ لە چینێکی بەرزە دایمەن گۆرانی وتووە. ئەمەژە گەڕێتەوە بە ئەوی کە مەسە ئەو هەوایەکی پاک گەرویەکی پاک و دەربڕینێکی پاک ئەمە وەکو هەڵکەوتەی ناوچەکە وەکو هەڵکەوتەی ژیانی خۆی کە لەوێ بە دنیا هاتووە. زۆر شتی لەو سەردەمایە کە وتوێتی تۆمار نەکراون بەداخەوە لەبەرەوەی تەسجیل نەبووە کۆمەڵی ئامێر نەبووە تەسجیل بکرێ بەڵام لە ساڵی 50کان ئایتر کۆمەڵی خەڵک قەوانیان هەبووە یا بڵێن بەکرەکان هەبووە بۆ یەکەم جار دەنگی عوسمان کەیمنەیان ڕیکۆرد کردووە. یەکەم لە ماڵی حەجی ئەو ڕەشەی حاجیە دووهەم لە ماڵی ماجیبەگی عیزەتبەگ لە قاینێجە ئەم دوو گۆرانیان منتەجیل کرد لێ. ئەغڵب خەڵک بۆ ماڵی ئێمە من نەچووم بۆ ماڵان وەسەڵ بۆ شایە چووم بەڵام خەڵک لە عێراق بەشەوە ئێرانی هات بۆ لام بە ڕۆژی شا عێراقی خوا ڕزقەکەی وایە دابوو لە عێراق و ئێران نەگەڕان بە دووەما خەڵک بۆ شریت.
وەکو لایەنی مێژووی ئەگەر تەماشاکەین گۆرانیەکان چی خاو بێ چی سەریع بێ هەرێکە و داستانێکی لە پشتەوەیە وەکو لایەنی مێژووی ئەم زۆر شتی زیینوو کردوێتەوە لەو مەوزوعا کوردیانی کە ئەلەو ناوەیە ڕویان ناوە لایەنێکی تاریخی لایەنێکی مێژووی زۆر گەورەی گۆرانی کوردیمان بۆ ئەپارێزێت نەک هەر گۆرانی لایەنێکی نەتەوەییشە دوا بە دوای ئەوە کە ناوبانگ پیاەکە لە ڕادیۆ کرماشانە نێرن بە دوای پێم وابێ ساڵی 60ەکانە لەوێ کۆمەڵە گۆرانی بۆ تۆمارەکرێت تا ئێستەش ماوە گۆرانیەکان لەو سەردەمای حەمە حوسێن کەیمنەی کە ئامۆزای باوکمە بڵێن ئەویشی لەگەڵا بوو چەندین گۆرانی لە ڕادیۆ کرماشان تۆمار کراون کە هاتی لە هەڵەبجە هەفتاونۆ بووە وەختەیتر وەزعمان باش بوو منە ئەو تەجیلانە کە هاتن سانکۆ زۆر عەجایب بوو تەنیا تەژیلیش وەر ئەوەنە وەڵی هەشت تەجیلم ساند باوکم لە شاری هەڵەبجە لە ساڵی هەشتاکانە بوو بە کارمەندی دایرێ ئەو بەڕاستی لە شاری هەڵەبجە کۆمەڵێ خەڵکێکی زۆر زۆر سەردانی باوکمیە کرد لە ماڵەوە دەوامەکەی نزیکی ماڵی خۆمان بوو ینی ئەمەنە میوان زۆر بوو زۆر کات منە چوومە شوێنەکەی باوکم هاتەوە بۆ ماڵەوە گۆرانیەوت بۆ کەسانەی کە ئاهاتن سەردانیانە کرد لە دایرەیش بووم دڵسۆز هات باوە بەخوا میوانمانەیە دڵسۆزم دانا لای بیرەکە هاتمەوە گۆرانی بۆ ئینەکان خەڵکەکە ئەو هەناسە و ئەو توانە و ئەو کەلیماتە ئەو فەرعە خوا دابووی بۆ من یعنی ئەموت خوا یارمەتیم بەی ئەمانە کەیەن سەیری دەمی منەکەن و حەزیان لە دەنگی منە یارمەتی بڵێ خوا یارمەتی من بێ دڵ ئەمانەی ڕازی بکەم باوکم وردە لە هەڵەبجە ناوبانگی بە یەکجاریانی بڵاو بووە بە ناو خەڵکە خەڵک بە تاسۆخەواتن پێشوازی هەریانوت کە عوسمان کەیمنەیە ئیتر خەڵگە باری بەسەرمانە وەکو دەستکەوتێک من باسی عوسمان کەیمنەی بکەم شتێک هەیە ئێستا لە ئارایەکە هەوڵێکی زۆر هەیە لە لای دوژمنانی کوردەوە شێوەزاری هەورامی شێوەزاری زازاکی ئەمانە بە تاوەتی لە کوردی دابڕن بڵێن ئەمانە زمانێکی ترن بەڵام ئەو شتانی کە ئەم هونەرمەندام زاتە گەورەیە کردێتی هەستاوە ئەو میلۆدیە جوانانی کە لە منتیقەکەی خۆیان لە ناوچەکەی خۆیانە هەبووە بە شێوەزاری سۆرانیش توێتی ئەم تێکەڵبوونەوەی کردو کە مەسەلەن بیگەڕێنێتەوە بۆی کە هەورامی بەشێکی گەورەی زمانی کوردیە کللتوری هەورامی یەکێک لە ڕیشە گەورەکانی ڕیشە بنچینەیەکانی زمانی کوردی ئەمە ئەم تێکەڵکردنەوەی کردو کە دیسانەوە پێمان بڵێت کە سۆرانی هەورامی دووشتی دانەڕاون لە یەکتر دوو پارچەی جەستەیەکەن دوا بە دوای ئەوە تیپی مۆسیقای شنیروێ لە هەڵەبجە کە کاگازات بەڕێوبەری گروپەکە بوو سەردانی باوکمی کرد کۆمەڵێ گۆرانی هەڵبژار کە ئیشی تیا بکە دوای ئەوەی لە ساڵانی کۆتایی هەفتاکان ماڵیان هاتە هەڵەبجە ئیتر منیش بەڕاستی حەزمە کرد هەچ کەسێ هەبووە لەو بوارە ئیشی بکردایە بتوانین بیانی ناو جەماوەرە بۆ من کە گۆرانە گەوترا ئەو بەتەنیایە لەگەڵ مۆسیقا هیچ لەگەڵ مۆسیقا کاری نەکردبوو ئیترەوە بوو یەکەم جار لە ساڵی 1970 ئاهەنگێکمان جێڕا لەگەڵ بۆ ئەو کاک بۆ محەممەد ئیبراهیم عەبدوول لە سینەمای هەڵەبجە ئەمەوەکو ناساندنی بە جەماوەر و لەسەر مەسرح و ئەو بەو شێوازە قاعەکە ئەمەنە خەڵک هات ینی شوشەکانیان شکان ڕێنە ئەبوو کەوتیان عوسمان کەیمنەی گۆرانی ئەڵێ کۆنسێرتەکە حەفلەکە باوڕ دەبێم لە پەنجەرەکانەوە خەڵگاتەم دی و بیانی لەسەر هینەکانەوە بازیانەیە لەسەر پەنجەرەکە شتان هەرچی شوشە و شەینەکەیانە شکانیان ئەمانە بوو زەلامێک بوو نابینا بوو بەخۆی تەجیلێک و هاتە بوو بۆ ئەوی کە ئەو شتەی تەجیلکە بەڕاستی ئەوانە خۆشەویست بوو بوو لای خەڵک ئیتر تا لە مانگی حوتی ساڵی 1970 من بیرم کردەوە بتوانین گۆرانی بۆ تۆمارکەین لە تەلەڤیزیۆن و بۆ دەنگەکەی تۆمارکردنی دەنگی هاتینە سلێمانی لە تیپی مەولەوی تقریبا 3 گۆرانیمان بۆ تەجیل کرد بۆ کاک عوسمانێکیان کەتانە و کەتانە دووەم کاڵەبەی کاڵێ سێمیان ئای بەلەنجەگیان بەس ئەو گۆرانی ئای بەلەنجەگیانە بۆ تەلەڤیزیۆن وێرەمان نەگرت لەگەڵ دوو گۆرانی بۆ محەممەد ئیبراهیم عەبدوول
یەکێک لەو سەردانانەی کە بانگیان کرد لە ناوچەی قەرەداغ بوو پێم وابێ ساڵی 82 ئەوە بە ڤیدیۆ تۆمار کراوە شاییەکە ینی ئەبێ خۆت بیبینی بزانی چی کراوە و چی وتراوە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان. باوکم زۆرتر لەبەرەوەی لەو سەردەمەیە بڵێن کامێرەی تەسویر نەبوو بەو دوو گۆرانیە وەکو شکڵ زۆر ناوبانگی پێیا کرد. ئەو گۆرانیانە دەنگدانەوەیەکی باشی بۆ عوسمان کەیمنەی هەبوو. لە دوای ساڵی 1970 بەداخەوە کارەساتی کیمیا بارانی هەڵەبجە ڕوویدا ئێمەش وەکو ئەو خەڵکە لەوێ بووین چوینە ڕۆژهەڵاتی کوردستان. خەڵک نەیە ناسین تەنها کەسێک لە دوورەوە سەیری باوکمی کرد هاوا تۆزێ سەری ڕاوەشان لە چاخانەیە کا بوو زۆر قەرەباڵ وتی برادەران ئەوە عوسمان کەیمنەیە باوەڕت هەبێ ئەیتر ئێمە بووین بە ژێرەوە هەرچی خەڵک و باری بەسەرمانە ئیتر باوکمیان برد ئێمەش ماڵی مامێکم لێوە بوو لە پاو شوینە ماڵی یەکێک لە مامەکانم لەوێ تا ئێوارە درەنگانێ باوکمیان هێنایەوە هاتن بە دوامە بۆ سەیران بۆ خەتەنە سووران بۆ زەماون ئاوا داوت بوون بۆ سنە لەگەڵ ئەو کاکە جەمیلە یادی بەخێر بە مامەسا جەمیل 25 شەو ڕۆژ گۆرانیمان وت لە سنە لە نگەڵ لە نازانم پای گەلان ئارنان چەشمیەر هەروە لە بۆڕیەر بە حکمی ئەوەی کە خوێنەواریشی نەبووە بەڕاستی شۆڕشێکی زۆر گەورەی لە هونەری هەورامیا کردوانی دەنگی عوسمان هەورامی هەڵقوڵاوی کانیا و شاخ و سروشتی هەورامانە زۆربەی گۆرانیەکانی ئاوازی خۆیەتی زۆربەی هۆنراوەکانی خۆیەتی نەخوێنەواری شەرت نییە مۆسیقیبوونی شەر نییە بۆ لایەنە ئەم کابرای وجودی مۆسیقیە مەسەن هەر وەکو حەسەن زیرەک چۆن خۆی وجودی مۆسیقی بوو تەواو میرزادە کەمانچەشی لێ نایە مۆسیقی بوو ئەو شتە لە ذاتی ئینسان خۆیان هەیە هیچ شتێک لە دەستی دەرنەچۆ لە ئەو بناغانی کە گۆرانی لەسەر وترێت گۆرانی عوسمان کەیمنەی وەکو مێژوویەک بۆ هەتا مێنێتەوە ینی کە سروشتی هەورامانە بینیە بێ گوێت لە دەنگی عوسمان کەیمنەیی بێ ینی تەواوکەری یەکن گۆرانی ناوچەی هەورامان گۆرانێکی ڕۆحیە ینی تۆ بێ بژی لە هەورامانە ئەبێ لە هەورامانە ژیانت بەسەر بردبێت تا بتانی فێری گۆرانی هەورامی بیت. لە ساڵی 56 و هەتا ئیسۆ 400 من خەریک بووگم ئینی کۆکردنی کاستەکانی کە عوسمان لە شار و دێهات شاید من لە 1000 ماڵ زیاتر ڕووی بوو لە 10 شار و 200 گوند زیاتر من تا ئەم کاستانمە کۆکردگە سۆ ئیسە وەجێ شانازیە زانم هوەر و فەرهەنگ و ملیەتی قەومی ئەوە کوردە دوو هەورامی ئەگەر بێت و وەکو بابەتی ئارشیڤکردنیش تەماشایی کارەکانی عوسمان کەیمنەی بکەین کۆمەڵی شتی زۆر زین و کردێت و لەوانەیە ئێستا ئەو نەبووە بفەوتایە باسی هەموو ناوچەکانی هەورامانەکات لە گۆران ئەمە خۆی دیتەڵێکی جوانی ناوچەکەیە یعنی وەکو ئارشیڤکردن هەم بەرهەمەکە هەم ناوچەکەش کە باسیەکات یعنی ئەمە دووشتی لێریا زین و کردوێتەوە کام شتە لەوێەوە هاتووە ینی لە گۆرانیەکانیا شوێن نییە لە هەورامان ئەو باسی نەکرد بێ هەست کارە ساتێک لە هەورامان ڕوویابێ ئاوازێکی بۆ دانا و هۆنراوی بۆ دروست کردووە لە هەمان کات تا کارەساتی کیمیابارانی هەڵەبجە یەکەم هونەرمەند بوو کە گۆرانی بەسەر کارەساتی هەڵەبجەیاوت بخوانیشتمانەکەی لای با فیلمی هیجا منی بخوا سەری چەمو دڵایە بمێ لە ناو ئەو هەموو خۆشەویستی خەڵکە بەڕاستی قەنەعەتمان بۆ
ئەوە ناکرد مەسەلەن کەسێک هەبێ کە ڕقی لە باوکم بێ بەڵام بەداخەوە لە ساڵی 1990 لەلایەن کەسێکی نزیک کە خۆشەویستی خۆشی بووە دەرمان خوار کرا و بۆ هەمیشەیی گۆرانیەکانی وەکو جاران نەیتوانی بێڵێت. ئەو شۆ میوان بوون لە ماڵێکایت من نەمەزانی بە معامەرەیە خۆشەویستی خۆشم بوون نزیک بە خۆم بوون وەختێن دانووشت تەواو بوو چایەکەیان هێنا هەرە و کوڕە چایەکە هێنا چایەکەی منی گۆڕی چایەکەی منی گۆڕی خستە بەردەمی خۆی چایەکەی خۆی هێنا بەردەمی من نەیشم زانی زانیان خۆشەویستیە ئەمە کە چاکەی خواردووە تووشی ئەو حاڵەتە بوو ینی کە هاتەوە باوکم من بە بیرمە خوێن لە گەرویە هات منە قورگی ئازاری پێگەشت بوو ئەحساسێک کرد ئەمە مەسەلەن ئیلتیهابێکە قورگێشەیەکە کە گۆرانی زۆری و تووە لەوانەیە 3-4 ڕۆژی سراحەت بکە دەنگی وەکو جاران مەسەلەن گەڕێتەوە بەڵام بەداخەوانە بوو. کاسپیەکەی منیش ئەوە بوو من 6 کوڕ و 2 کچوژرێکم بوو لەخوا بە زیاد پێ بەوە هەموو شتێکمان نەبوو خوا ئەو هەرسخەیدا بوو بە من کەچی دەستی حەسووت. ئەو کەسەی کە ئەو کارەسات خراپەی لەگەڵ باوکمانی بەسەر باوکمان هێنا بەڕاستی باوکم هیچ ڕەتفعلێکی نەبوو بەرامبەر ئەو پیاوە هەر لەبەر ئەوەش بوو کە باوکم ناوی ئەو کەسەی لایەمە نەیەناکە کێ بوو ئەو مۆزوعی دروست کرد لەبەرەوەی ئێمە ڕەتفعلمان نەبێ بەرامبەری من وەکو خۆم تا چەند جارێک هەوڵم ماوە بەداخەوە تا ئێستا ناویشی نێناوە. ئەوە خەسارەتێکی گەورەی لە ئێمە کەوتووە بەڕاستی زەرێکی گەورەی بۆ ئێمە کە ئەم پیاوە لەوانەیە زۆر شتی تر هەبێت لەوانەیە ئێستا زۆر شت هەبێت ئەو دەنگەکە باگراوندێکی تاریخی زۆر قوڵی لە پشتەوەیە تۆ پێویستە پێ بێ وەکو مەتریاڵە ئەسڵەکە پیشانی بی طبعا ئەمە زەرێکە تۆ لێو کەوتووە کەسێکیش بێت تەقلیدی بکە ئەکرێت بەڵام تۆ لە شوێم کەسە ئەسڵە خۆی بێنی بەو ئیحساسە کۆنی کە تیا ژیاوە بێ ئەلەوێ هەموو شتەکانی بۆ دەربڕێەوە لە شو کەسێکیش بێت تەقلیدی بکاتەوە لەکوێ کە دەنگی لە دەستدا خۆشی وە ئەحساسێ کرد هەستێ کرد کە دەنگی نەمێنێ ئەو خەڵک لەوانەیە بە بۆنەی دەنگیەوە خۆشەویستیان بۆ عوسمان کەیمنەی نیشان داوێ بەڵام بەعکسەوە خۆشەویستی باوکم لە ناو خەڵکە زۆرتر بوو تەنانەت زۆرتر بوو لەوەی کە دەنگی هەبوو. يا ربي تامنين حرب درامي يلا من قالك الدنيا وقيام السفراز يا ربي يا قد تصاب الدنيا ئەم پیاوە شتێکی زۆری بۆ جێهێشتین کە دەستمایەک ماتریالێکی زۆر باش بێ لە بەردەستمان نەیشی لەسەر بکەین ئێستا لەخوا بە زیابێ من وام لە سێبەرەکەیە خوا لێڵوە زیابێ من چیم خوا ئەم نیعمەتە تۆ داوتەوە من ئەمانە تەنانەت دێستەش کە ڕۆکاتە هەر ناوچەیەک خەڵک ئەبارێ بەسەریا خەڵک ڕێزێکی تایبەتیان هەیە بۆی لە هەر شوێنێک بێت خوا لە منیان نەسێنێ خوا ئەم حربەتە لە من نەسێنێ خوا من وتم ئەم دەنگە نەمێنێ کەس مەرحەبای منەکە خوا گیان وەڵی ئیسە محیبەتەکەم زۆرە ئیسە قیمەتەکەم زۆرە باوکم تەنانە دەمەنە ناوبانگی پیا کرده بوو گۆران بێژە فارسەکانیش کۆمەڵێکیان سەرسام بوون بە دەنگی ئێمە لە چەند سەرچاوێکەوە کە بیستمان هونەرمەند شەجەریان کە خولیای دەنگی عوسمان کەیمنەیی بوو بە ناوی حەجەرە تەڵا ینی گەروی ئاڵتوونی ناوی باوکمی هێناوە ئەڵێ حەجەرە تەڵا عوسمان هۆرامی ئەوەم بیستووە باسی فەرموویەتی مەرحومی شەجەریان وەکەوەی کە شەجەریان باسی
ئەسمان کێمنەی کردبێت بیستومە منیژایی زۆر یەقین نیم لەوە بەڵام ئەگەر ئەو حەقە بەم بەخۆم بڵێم یەقینم کە باسی کردووە چونکی شەجەریان کەسێک بوو گۆرانی بۆ شۆهرەت ناوت گۆرانی بۆەوە ناوت بناسێ گۆرانی بۆ ناوت دەوڵەمەند بێ گۆرانی بۆ دایمەن بەرزڕاگرتنی مێژووی میلەتەکەی خۆیەوت کە سەیری عوسمان کێمنەیژەکات لەو دیدەوە تەماشای عوسمان کێمنەکە بۆیە باسی ئەکات کە ئازانێت عوسمان کێمنەی چی گەوهەرێکە لەو ناوچەیە سەری هەڵاوە شتی ناوچەکە ئەپارێزێتە و شتی ناوچەکە بە ئەرشیڤە گەیەنێت شتی ناوچەکە بە بڵاوبوونەوە گەیەنێت سەبارەت بۆ دەنگویانەی کە مامۆستا شەجەریان حەزی لە دەنگی مامۆستا عوسمان کێمنەی بووە بەڵێ من ئەوە خۆم لە دەمی مامۆستا شەجەریانەوە بیستم دانیشتێکی مەجلیسی بوو وتی گۆرانی بێژێکتانەیە بە ناوی کێمنەی زۆر دەنگێکی خۆشی هەیە یعنی بە سەرسامیەوە باسی ئەکرد ئەوە کە زۆر بەلامەوە خۆش بوو زۆر بە سەرسامیەوە ئوستادێکی ئاوە گەورە باسیکە مامۆستا باسی دوو کەسی زۆر بە جوانیە کرد کە یعنی عاشقی دەنگیانە یەک کەسێ عەلیەزغەری کوردستانی دووهەمینیان مامۆستا عوسمان کێمنەی یعنی هەر ئەوە نەبوو بڵێ دەنگ خۆشێکە زۆر سەرسام بوو پێی ئەیوو دەنگێکی ئاڵتوونی پڕقودرەتی هەیە ئەم جۆرە دەنگانە مەسەلەن لە ڕووی تەکنیکەوە زۆر دەنگێکی بەقووەتە من ئەمەم لە مامۆستا شەجەریان بیستووە منی شەر حەزمە کرد بزانم چۆنێتی بیستنی دەنگی مامۆستا عوسمان کێمنەی چۆن بووە مامۆستا بیژەنی کامکار ئەو کاتی زەردی خەزان و ئەوانەیان تۆمار کردووە وتی بە هەمان شێوە لە مەجلیسێکا دانیشتە بووین گۆرانی هەورامی موت وەکو شێوازی لاساییکردنەوە مامۆستا شەجەریان پرسی ئەم جۆرە لە گۆرانی وتن و لە مقام و سیاچەمانە و ئەمانە چۆنە مامۆستا بیژەن خۆی وتەوی من هەروەکو شێوازی لاساییکردنەوە ئێڵێم بەڵام ئوستادێکمان هەیە بە ناوی عوسمان کێمنەی کاسێتەکانی بۆ بردەبوو بۆ مامۆستا شەجەریان مامۆستا شەجەریان گوێی لێگرتە بوو زۆر سەرسام بوو زۆر بە جوانی وەسفی دەنگی ئەکرد ئەوی یەکێکە لەو دەنگە توانی بڵێن دەنگێکی ئاڵتوونی هەیە ئەم پیاوە ئەگەر باسی عوسمان کێمنەی بکەم بە ڕێگەڵێم پێکهاتەیەک لە سروشتی جوانی شوێنێک ئەم پێکاتێ دەنگێکە بەخشێ کە هەمیشە بە زیونەتیەوە هێڵێتەوە هەر شتێ لەسەر عوسمان کەیمنەی بڵێ کەمە لە بەرەوەی شۆڕشێکی زۆر گەورەی لە ناو هونەری کوردی و بە تایبەت هونەری هەورامانە کردووە ناوی عوسمان کەیمنەی بە پادشای سیاچەمانە بەڕاستی ئەمە پڕ بە پڕ نازناوێکی جوانە بە عوسمان کەیمنەی کە پادشای سیاچەمانە بێ لە بەرەوەی تۆمارکردنی گۆرانیەکان شایەتی ئەو حاڵەتەیەن کە بەڕاستی عوسمان کەیمنەی پادشای سیاچەمانەیە و هیوادارم لە چاو ئەو هەموو خزمەتە زۆرەی کە کردوویەتی ئاوڕێکی بچووکی لێبەنە برزي كالك بيخ ويتنكلر بدل توماي مالك بيخ توماي مالك بيخ كل قزل مال تخوا بوشي وكزيخ تولي الريمان بيخ مزايا خراب زيخ كاني جالم كديخ كاني كوه مرقى كول قصب مشي خادم سوا مشي خادم سوا